بناوی خوددا ئەمن ئاوارە ئیبراهیم تەکنیکاری وێنەگری تیشک لە بەشی ئێمارای سیتیسکان ئێکسڕێی مەڵتی مۆدالیتی ئەزمموی 15 ساڵ ئیشکردنم هەیە لە بەشی رادیۆلۆجی. خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لەو مستەشفایە نوێیە بۆ هەموو میکانیزمە جوانەی بۆ توانستە مرۆیی کە تێدا ئیش دەکەین بە شێوەی دەستا وەکو تەکنیکار وەکو پزیشکەکان وەکو کارگێری نەخۆشخانە و خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە هەولێرێ لەو مستەشفایە کە ئیش دەکەین پێکەوە لەسەر باشترین و جوانترین تەکنیکی ئامێری سەردەمیانە کە لە ئێمارای فلیپس 1.5 تسلا کە نوێترین تەکنەلۆژیا تێدا بەکار هاتووە کە بریتە لە بلوسێل واتە ئیشکردنێک بەبێ هیلیۆم لە 1500 لیتر هیلیۆم کرایتە 7 لیتر هیلیۆم شێوێکی زۆر جوان و سەردەمیانە شتەکان دیزاین کرایە و دامانەیە. لێرە دەمەوێت باسی شتێکی زۆر مهم بکەم کە حسابی هەموو ئەو نەخۆشانەمان کردیە وەکو قەڵەوەکان و لاوازەکان لەبەر ئەوەی بۆردی ئێمارای زۆربەی کات نەخۆشەکان ترسیان لێ هەیە کە شوێنەکە گچکەیە یان وەکو تونێڵێکە یان دەتوانن بنن لە شوێنی تەسک دەترسێن، بەڵام ئەو ئێمارای کە مستەشفای میهرەبانی هینایەتی داهینایە لە بۆ خەڵکی کوردستان 70 سانتیمە بۆردەرەکەی کە دەتوانی هەموو وەزنێک و هەموو قیاسێکە لە نەخۆشی قەڵە و بچیتە ناوی فەحسەکانی لۆ بکەن. ئەوە یەکێک لە دڵخۆشترین مژدەکانە کە بدرێتە هەموو نەخۆشێکی قەڵەو کە ڕۆژانە تووشی ئەو کێشە دەبن لە نەخۆشخانەکانی تیتکە ناتوانن ئێمارای بکەن. ئەوە یەک. دوو و بە باشترین نیزامی AI تێدا بەکار هاتووە کە زیرەکی دەستکردە ئێستا لە هەموو سێکتەرەکاندا ڕۆڵێکی باڵا هەیە کە لە ئێمارای میهرەبانی کە نیزامی AI بەکار هاتووە لە بۆ سێشتی زۆر گرنگ. یەکەم مهمترین شتی باشترین کوالێتیمان دەداتێ، دووەم باشترین پارامیتەرمان دەداتێت کە وەکو تەکنیکارەکان ئەمە لەو ئەزمونەی تێدەگەین. سێ و کەمترین کات زۆربەی کات کە نەخۆشەکان گلەی ئەوە دەکەن ئێمارای زۆری پێدەچی و ناخۆشە، بەڵام ئەو ئامێرە هەموو ئەو شتانەی تێپەڕاندیە بە شێوەیەکی زۆر باش. بۆ نمونە هەموو لەشی مرۆڤ دەتوانێت لە ماوەی 20 خولەک کەمتر ئێمارای لۆ بگری، خاستن لە ئەو دکتۆرانەی کە ئۆنکۆلۆجی کە گایانکۆلۆجی کە دکتۆری وەڵسپاین لە بۆ هەمویان بە شێوەی 20 دقە و کەمتر دەتوانین هەموو پشکنینەکانیان بۆ ئەنجام بدەین. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.